سڵاوتان لێبێت و لە شارکرێنسەوە ئەم کاتتان باش وێڕای ئەوەی کە دۆخی ئابووری و سیاسی بەگشتی لە هەرێمی کوردستان زۆر خراپە. دۆخی تەندروستی لە سلێمانی لە بارودۆخێکی تەواو خراپتر و سەختدایە. بەرپرسانی تەندروستی سنووری سلێمانی ماوەی هەفتەیەکە هۆشداریەکی تند و خێرا لەبارەی نەمانی تەواوەتی دەرمان و پێداویستیە سەرەتایی و سەرەکیە پزیشکیەکان دەدەن. بە دیاریکراوتر نەخۆشخانەی هیوا وەکو یەکێک لە سەنتەرە سەرەکیەکانی چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و لە سلێمانی لە بارودۆخێکی سەخت و خراپدایە. بەرپرسانی تەندروستی ئەمڕۆژ جارێکی دیکە هۆشداری توندیان لەبارەی نەمانی دەرمانەوەدا بە جۆرێکە دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند ڕەنگە ئەمە دوایین دەرفەت بێ ئەم بارودۆخی کە ئێستا هەیە بگاتە ماوەی هەفتەیەکی دیکە کارەساتی گەورە لە سلێمانی ڕوودەدات. دکتۆر یاد نەقشبەندی بەرپرسی یاخود بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا بە شارپرێسی ڕاگەیاند کە 120 نەخۆشیان هەیە کە بارودۆخیان زۆر سەختە، چارەسەر ناکرێن، لە کاتێکدا دەبێت تەنیا لە نەخۆشخانەی هیوا ئەو چارەسەرانە وەربگرن. لەبارەی دۆخی خراپی تەندروستی لە سنووری سلێمانی گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی جەمال ئەحمەدی منداڵان. کاک دکتۆر سڵاوت لێبێ، سوپاس بە ئەو دەرفەتە. پێتان وایە ئەو بارودۆخە خراپەی کە لە کەرتی تەندروستی لە سنووری سلێمانی دروست بۆ هۆکارەکەی چییە؟ سڵاو لە بەڕێزتان، سڵاو لە هەموو بینەرانتان. تابان بۆ خۆتان ئاگادارن ئەو کێشەیەکی ئێستا دروست بۆ کێشەیەکی تازە نییە، کێشەیەکە بۆ چەرمانگەی لەمەوبەر ئەگەڕێتەوە، بەڵام بۆیە لێکەوتەکانی ئێستا دەرکەوتووە، چونکە لەو کاتەوەی کە دەرمان دابین ناکرێت وردە و دیترە و دەرمانانە بەرەو کەمبوونەوە چن تاوا لێ هاتی تر گەینە ئاسێک کە دیتر زۆر قورس بێت چارەسەرکردنی نەخۆش یاخود بەو بڕەکەمە دەرمانەوە لە هەماکادا بەو بڕەکەمەی ئەو موادانەی کە پێویستن بکڕێن دابین بکرێن بۆ نەخۆشخانەکان. بۆیم پێم وایە کێشەکە کێشەیەکی گەورەیە. کێشەکە ئێمە پێشتر چەند جارێکی لە ڕاگەیانەکان هەموو لایەکمان ئاگادار کردەوە کە لە بارودۆخێکی زۆر خراپین، پێویستە بە زۆوی حکوومەت بێتە سەرخەت بۆی کە ئەم کێشانە چارەسەر بکرێن. کێشەکان ئەوەی کە باسەکرێت ئەوەی تەبان ئێمە ڕاستەخۆ پەیوەندی نییە کێشەکان لەسەرەوە هۆکارەکەی بۆ چێگەرێتەوە، ئەوەی پەیوەندی بە بەڕێوەبەراتی گشت تەندروستی سلێمانیەوە هەیە، چونکە ئێمە داواکاریەکان لە بەڕێوەبەراتیەکە دیتر بەڕێوەبەراتیش لەو کاتەیە ئەگەڕێتەوە بۆ ئێمە کە دەرمان نییە یاخود پارە نییە بۆ دەرمانکردن یاخود بۆ مەوادی تاقیگا بۆ ئەمانە نیە. بەڕاستی بۆیە کێشەکان هیوادارم هەرچی زووترە چاکبرێ دەگەینم پێما کارەساتی زۆر کێشەکان پێتان وایە پەیوەندی بە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیەوە هەیە یان پەیوەندی بە هاواری لێ هەستا و دەڵێ کێشەکانمان بۆ چارەسەرکەن؟ نانەک پەیوەندی نەک بەوەی بەوانەوە هەیە، پەیوەندی مەبەستم بە بەڕێوەبەراتی تەندروستی لایانی ئێمەیە وەک نەخۆشخانەکان کە لە ڕێگەی ئەوەوە ئەم داوای دەرمانەکات بۆ ئێمە داوا لە بەڕێوەبەراتیەکەین. بەڕێوەبەراتی داوا لە سەروی خۆتریەکە سەروی خۆیەکات و داوا لە بانکانەکە کە پارەی بۆ دابین بکرێت. طبعاً کێشەکە لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە کە پارە دابین ناکات بۆ لە بانکخانە پارەیان تا مواد بکرێت و لە هەماشتا کێشێکی شەو و پێشتر لە نێوان کۆمپانیاکان و حکوومەتە کە بەو میکانیزمەی ئەو پارەی کە دابینەکرێت بۆ کۆمپانیەکان ئەمان زۆربەی کۆمپانیەکان ئامادە نەبوون کە دەرمان دابین بکەن. بۆیە پێم وایە کێشەکە لە دوو سەرەوەی هەم لەوەی کە کۆمپانیەکان ئامادەنین بەو شێوازەی کە حکوومەت دەیەوێ دەرمان دابین بکەن و لە هەمان کاتە حکوومەت ئێستا لە بانکەکانە پارەیتیانە یاخود ئەو پارەی دابین ناکرێت. ئایا هۆکارەکەی کیە؟ ئێمە بەڕاستی نازانین. باشە، بۆچی مادام کێشەکە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بۆچی لە هەولێر و دهۆک و پارێزگاکانی دیکە کێشەی ئەو کێشە تەندروستیانەی کە هەن لە سلێمانی لەوێ نییە؟ پێتان وایە ئەمە پەیوەندی بە ململانەی سیاسیەوە هەبێت یان کێشەکە لەناو خودی حکوومەتە؟ خۆی ئەکرێ پرسیارەکە من پێم وایە ئەوەی کە بیستوشمە نفسی کێشە لە شارەکانی ترا هەیە، بەڵام ئەکرێ بۆ ئەو کێشانە زیاتر لەناو شاری سلێمانیە ڕەنکەیاتەوە یاخود دەنگی لێڵەسێت. ئەمانە من پێم وایە ئەکرێ پرسیارێک تریش بە شێوازێکی ترا بکەین بۆ دائما هەمیشە سلێمانی لە ئاستی کەرتی گشتی تەندروستیە، کەرتی گشتی تەندروستیە لە ئاسی عێراق زۆربەی ساڵەکان یەکەمێتەوە. ئەمە ڕێک ئەو بابەتەیە کە ئێمە بێ قسەی لەسەرکەین. یەکەمیان ئەوەی پێم وایە لێرە کاربەدەستانی تەندروستی دەست دووڵاترن یاخود دەستکراوەترن. یعنی تۆ بۆ نمونەگە سیرکەی من بەڕێوەبەری نەخۆشخانەیەکەم هەر کاتێ
بچووکترین گۆڕانکاری هەست بکەم کە لە ناو نەخۆشخانەکەی ڕۆیە چ لە باشیە چ لە خراپیە چ کێشەیەکی تەندروستی کە ڕۆیە بە زووترین کات ئێمە هەموو خەڵکی لێ ئاگادارەکەینەوە و لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە تەواوی دەسەڵاتداران خەڵک لێ ئاگادارەکەینەوە بۆی کە هەر گۆڕانکاریە کەم و کورتیەک شتێک ڕووبە بۆی کە خەڵک ئاگادار بێت. دومیان ئەگەڕێتەوە بۆ ئاستی بڵێن ئازایەتی و چاوکراوەی یاخود خەمخۆری ڕاگەیاندکارەکانی شاری سلێمانیە کە بەڕاستی بەزووی بەدەنگمانەوەیە ئەگەر تۆ سەرنجبەی لەمەوەی ئەم دووسێ ڕۆژەیە من لەوانەیە ڕاگەیاندن هەبوو چەند جارێک قسەم لەگەڵا کردو نەکەوەی کە بڵم ینی هیچ ڕاگەیاندنێک نەماوە کە ئێمە قسەی لەگەڵا نەکەین قسەی لەبارەوە نەکەین بۆی ڕاگەیاندنەکان بە زووترین کات دێنە سەرخەت بۆی کە داواکاریەکانی ئێمە یاخود ئەو ئازارانێکی ئێمە هەمانە یاخود ئەو کێشانێکی ئێمانە هەیە بۆی زوو بگەین. پارێزگاکانی دیکە شەیە بەڵام ڕاگەیاندن تەرکیزی ناکاتە سەر یان دەشاردرێتەوە یان پەیوەندی بەچێوە هەیە ئەگەر هەیە کێشەکان بۆچی لەوێ دەرناکەوە ئێستا ئەم دوو هۆکاری کە پێم وتی ئەو دوو هۆکاری کە پێم وتی هۆکارێکی گرنگتریشەیە کە زۆر زۆر گرنگە باز بکرێ ئەوەیە کە لە سلێمانی کەتی گشتی تا ئێستا توانیوێتی لەسەر پێی خۆی بۆسێ ئەگەسەیەکی نەخۆشخانەی مناڵان نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەدڕەشیدی مناڵان بە هەموو ئەو ئەهلیانەی کە لە مناڵان لە بواری مناڵانە هەیە ڕوبعێکی چارەگێکی ناتوانن توانای ئەو توانیان یەک لە ناو نەخۆشخانەی کەتی گشتی هەیە ینی بە هەموو نەخۆشخانە تایبەتەکانە بەڵام ئەگەر سیرکی لە شارەکانی تر بە پێچوانەوە هەیە خەڵک ئەوەی کە ڕووە کاتە کەرتی تایبەت ئەو ناکاتە کەرتی گشتی بۆیە لێرە لۆدێکی زۆر یاخود خەڵکێکی زۆر پێویستی بە کەرتی گشتی هەیە لەبەری کەرتی گشتی تا توانیوێتی ئەو خزمەتەی کە لەسەرێتی پێویستە پێشکەشیکە بەڵام پێم وایە لە شارەکانی تر خەڵک کەمتر ڕوو لە کەرتی گشتیەکە زۆرتر خەڵک ڕوو لە کەرتی تایبەتەکە لە کاتێکشا کە تۆ لۆدە لەسەر نەبوو بە دڵنیایەوە کەمتر تووشی کێشە و گرفتەبی. زۆر باشە دەبێت لەبارەی بابەتێکەوە سەرنجت بزانم زۆر جار باز لە تێکەڵاویەک لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت و هاوکات دەستی خێرخوازی بۆ کەرتی تەندروستی دەکرێت بە تایبەت لە کەرتی شێرپەنجە زۆر جار باز لەوە دەکرێت ئەگەر خێرخوازان و ئەوانەی کە دەستڕۆیشتون هاوکاری بەردەوامی کەرتی تەندروستی نەکەن کەرتی تەندروستی لە کەمترین کاتدا پاکی دەکەوێت بەڕاستی کەرتێکی هەستیاری وەکو تەندروستی کە ڕاستەوخۆ پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە دەبێت پشت بە لانی کەم ئەگەر هەمووشی نەبێت نیوەی پشت بەوە ببەستێت کە چۆن یان کەی خێرخوازان یارمەتی دەدەن خۆی ئەبوو کەرتی گشتی بەڕاستی کەرتی گشتی تەندروستی حکوومەت بە چاوێکتر سەیری بکە ئەبوو بە چاوێکی زۆر بە گرنگەوە مامەڵی لەگەڵا بکە و بەڕاستی من دایم هەمیشە چەند جارێک شەمەم دووبارە کردوتەوە بەداخەوە حکوومەت یاربان قەستوە کە یاخود لە گەورەی کەرتی گشتی تەندروستی تێناگات خۆی یاوەتە لە ئاز گەورەی کەرتی گشتی تەندروستیانە بەڕاستی حکوومەت ئەبێ زۆر زۆر بەجددیتر بیر لەوە بکاتەوە چونکە خۆتان نازانن کەرتێکی گرنگی وەک تەندروستی بە خێرخوازی بەرەوە ناچێت کە ئێمە نەخۆشخانەمان نۆژەن کردوتەوە نزیکی لە 170 ئەو نۆژەنکردنەوەن لەسەر کەرتی یعنی سەر ئاسی خێرخوازیە بوو یعنی خەڵکی خێرخواز ئەمیشانی بۆ کردوین یعنی بەڕاستی شتێکی زۆر زۆر یعنی من پێم وایە عیبەیە کە ئێستا تۆ نەخۆشخانێکی گەوری وەک نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەدڕەشیدی مناڵان بە کەرتی بە خێرخوازی نۆژەنی کەیتەوە بەشێکی زۆری ئامێرەکانی بۆ بکڕی بە خێرخوازی یعنی ئەمە ناکرێت ئەمە ڕۆژێ دوو ڕۆژ دوان زانم بەڵێ بارودۆخی خزمەت گوزاریەکان لا ئێوە چۆنە دەمەوێت باسی نەخۆشخانەکەی کە بەڕێزت بەڕێوەبەری ئەو نەخۆشخانی باسم بۆ بکەی بۆی بزانم دۆخی ئەو نەخۆشخانەیەش ئەگەر وەک نمونەیەکی ژوەری بگرین بزانین چۆنە ئێستا واللهی ئێمە دەمێکە ینی دایم باسەکەین لەوانەیە ئەم جارە تۆزێ زەق بووە گینا ئەمە دەمێکە باسەکەین کە ئێمە لە چەند لایەکە و کێشەمانە ئێمە لە ڕووی کێشەی کەمی کارمەند و پەرستار لە بەردۆخێکی زۆ خراپین چونکە ئێمە توانای بێد و مرۆیی یعنی توانای بێت یاخود وەرگرتنی نەخۆشمان دوو هێندە بۆ دوو هێندەونیوی جارانە بەڵام بەداخەوە کارمەندمان کەمی کردو زیادی نەکردووە لە ڕووی موادی تاقیگەوە لە ئاسێکی زۆ خراپین بەشێکی زۆری نەخۆشەکانمان ناچارە بن لە ئێستا لە دەرەوە فاسی تاقیق بگەن کە ئەمە کارەساتە بۆ خۆی لە هەما کادا لە ڕووی موادی دەرمانەوە ئێمە پێشتر کۆمەڵ هاوکاری کراین یعنی کۆمەڵ خێرخواز هاوکاری کردین کاک پاپڵ خۆی بڕێک باش دەرمانی بۆ دابین کردین ینی بەڵام ئەمانە خۆی کاتیە یعنی بە کوردەکەی پینۆپۆڕۆیە بۆچی لەبەرەوەی تۆ بەنجێکی کاتیە ئەیکی ئەمە نەخۆشخانەیەک ڕۆژانە ئەو نەخۆشانی سەردانی ئەەکەن نزیکە بێتەوە لە 1000 لە ئێستاکە ژماری نەخۆشمان کەمە یعنی تۆ 1000 نەخۆش سەردانی کۆی ئەو بەشانە بکەن یعنی ئەو
ئەو دەرمانانە زۆر کەمن، ئەم هەمکاریانە زۆر کەمن، یعنی ئێمە نەخۆشی وامان لە ڕۆژێکە چەند هاوکارتان بۆ چارەسەرکردنی بەشێک لە گرفتەکان؟ چۆن عفو؟ ئیدارەی خۆجیی سلێمانی تا چەند هاوکار بۆ بۆی کە بەشێک لەو گرفتانە چارەسەر بکە؟ ئێمە لە ئێستا جگە لەو هاوکاریانەی کە کراین کە ئەوەی کە باسشم کرد کاک بافڵ هیچ هاوکارێکی تر جگە کاک تۆڕەڤاڵیش کۆمەڵی هاوکاریکردن بۆ دابینکردنی بنزین و گاز لە ماوەی پێشووە، بەڵام لەو ئەزمەی ئێستاە کەمتر توانیویانە ینی هاوکارمان بن بەڕاستی، بەڵام پێشتر خودی کاک تۆڕەڤاڵ و پارێزگاری سلێمانی لە کۆمەڵک پرۆژی تر هاوکاری کردوین، بۆ نمونە نۆژەنکردنەوە کڕینی کۆمەڵک ئامێر بۆ نەخۆشخانە، یعنی بۆ نمونە لە مەسلەی دابینکردنی قەڵەوێرە، ینی هاوکاری زۆ باشی کردوین، بەڵام لەو ئەزمەی ئێستا بەڕاستی تەنها لە مەسلەی دابینکردنی گاز و بنزینە هاوکاریان کردوین، هەرچەند بەڕاستی ئێمە خۆشمان داوایەکی ڕسمی مالیان نەکردو، چونکە ئەزانین کێشەکە زۆر لەوە گەورەترە کە بە کۆمەڵێک هاوکاریکردن چارەسەر بکە. ئێمە هاوکاریانە هاوکارێکی کاتین، ئێمە خۆشمان لەوانەیە ئاگادار بین کە ئەوانیش لەوانەیە لە ڕووی داراییەوە وەک پێویست نەبن ئێستا، بۆیە یعنی ئێمە پێویستمان بەوەیە کە حکوومەت خۆی بێتە سەرخەت، کەرتی ینی وەزارەتی تەندروستی خۆی بێتە سەرخەت، و بەڕاستی ئەبێ حکوومەت بودجەی تایبەت دابین کات بۆ مەسلەی نەخۆشخانە وەزارەتی تەندروستی، چونکە کەرتی گشتی یاخود وەزارەتێکی گرنگی وەک وەزارەتی تەندروستی ناکرێ تۆ دەمێ بڵێ وەڵام و چەندە، دەمێ بڵێ پارەنێ بۆ دەرمان، دەمێ بڵێ پارەنێ بۆ مەسلەی کڕینی ئەدەوات ئامێری پێویست، یعنی تۆ بەردەوام خەڵک لە نەخۆشە بێت و پێویستی بە چارەسەر هەیە، و لەگەڵ پێشکەوتنی بواری زانستیە تۆ ئامێری پاشتر و پێشکەوتوتری پێویستە، یعنی حکوومەت تا ئێستا من پێم وایە نەیتوانیوە لاز گەورەی قەزی تەندروستیا بێ، بەڵکو بە پێچەوانەوە هەستەکەم بە ئەنقەست بێ بە مەبەست بێ بەبێ مەبەست هەوڵ ئەدرێ لە کەرتی گشتی تەندروستی بدرێ بۆی لاواز بکرێ، بە تایبەتی لە سلێمانی کە لە ئاسێکی زۆر باشە ئانەوێ ئەم کەرتەش لاواز بکرێت. پێکێناوە ئەمڕۆتونەتە سلێمانی هەڵبەت بۆ بە دوواداچوونی کێشەکانی تەندروستی سلێمانی پێتان وایە ئەو لیژنانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دروست دەکرێن توانای دەستنیشانکردنی کێشەکان و دواتر چارەسەرکردنی کێشەکانیان هەیە؟ خۆی توانای دەستنیشانکردنی کێشەکانیان هەیە بەڕاستی، ینی دەستنیشانکردنی کێشە هەموو کەس دەتوانێت دەستنیشانی کە لەوانەیە خەڵکێکی زۆر ئاساییشانی ئەم لیژنانە لەوانەیە خەڵکی زۆر بەڕێزن، ینی لەوانەیە بە پەرۆشەوە بێن، بەڵام مشکلەوەیە جێبەجێکردنەکە لە سووری ئەوانەوە، چارەسەرکردنەکە لە سووری ئەوانەوە، ینی کێشە لەوەدای خۆ منەگەرم پێم وایە لە ئاسی وەزیری شا بۆە چارەسەرکردن ئاسان بووە، لەوانە چارەسەرەکان لە سووری ئاستیەوەن لە ئاستێکی سەرەوەکەواتە کێشەکە لەکوایە دکتۆر؟ کێشەکە لە دابینەکردنی پارەیە، خۆشە نەزان پارە لە کام دەسەڵاتە بڵین دابینیە کات بەڕاستی ئەوەی کێشەکە لەوەی پارە دابین ناکرێت، خۆی تر شتەکانی تر هەمووی ئەوەیە تۆ چیت بۆ بانک بۆ نمونەوەی کە بیستومە من تاوان من ڕاستەخۆ پەیوەندیمانێ بە بانکەوە بەڕێوەبەراتی تەندروستی ڕەبتی هەیە، ئێمە کە داواکەین گەنجینە ئێمە کتاب بەرزەکەین هەمووی تەندراتە ئەڵێ کاچین دیتر لە بانک پارێتیانەیە، تۆ هەرچەندێ بڵێ وەڵام ملیارێک و ئەوە دینار پارە دابینەکرێت کاتێکە بانک پارێتیانە بێتتر چی لێگەی چی پێکڕی کاتێککە تۆ شێوازێک لە یەکان کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر لەمانی پارە لە بانکەکان هەیە بە دلیلی ئەوەی کە لە سلێمانی لە بانکەکانی سلێمانی زوو پارەت نامێنێت تەواو دەبێت، بەڵام لە شوێنەکانی دیکەوانیە تا چەند کێشەی تەندروستیش پەیوەندیدارە بەوەوە. وەی کێشەکە لە ئاساسەوەیە ئێمە باسی حکوومەتی کوردستانەکەین، لە ئاساسە کێشەوەی پێم وایە حکوومەت نیە ئەسڵانەگی ناتۆکە حکوومەتە بێ ئەمەی لە چی لە سلێمانی پارە نیە و لە هەولێر دووەکە، یعنی ئەمانە زۆر مەحزلەیە بەڕاستی گاڵتە بازاڕیە لە وڵاتەیە، تۆ یەت لەوێ قسەی زل بۆ ئێماکەن یەک حکوومەت و دەوڵەتی کوردی و کۆمەڵشتی زۆر بێمانە باسەکەن لە کاتێکە نە ئەم دی لەو دی دێگەڵە دەسەڵاتیە نامیش لەو دی، یعنی ئەمانشتی مەحزلەم تۆ دەی باسەکەی بۆ خەڵک کە وڵا یعنی ئەندا پەرلەمانی ئەڵێ زۆر بەلاوە سێر ئەندا پەرلەمان بە شێوازی قساکات وەگەوەی سلێمانی حکوومەتێکی تر بێ هەولێر حکوومەتێکی تر، یعنی ئەمانە کۆمەڵەشتن لە نابێ بەڕاستی بۆ لە ڕاگانە باز بکە حکوومەت چونکە حی خۆیە چێ خۆ تۆ یعنی کۆمەڵە خەڵگەی بینێت بۆی مەمانان شەرمە، یعنی من تەریقە بمەوە لە جاتیە و تۆ باسەکە وڵا لە سلێمانی وە لە سلێمانی وایە خۆ بە سلێمانی حکوومەتی کوێ خۆ هەر نەفسی حکوومەت نییە، یعنی تۆ ئەمان سەرۆک و جێگر، یعنی تۆ لە دوو حیزبی جیاواز و دوو دەسەڵاتدار لەمسەر و لەوسەر نییە، یعنی ئەمانە کۆمەڵەشتی زۆر عیبەیە تۆ باسکێ بڵێ وڵا لە سلێمانی بانک پارێتیانە لە هەولێرەتی ئێمە کێشەمانە ئەسڵا من نازانم میکانیزمێکیان داناوە زۆر سەیرە زۆر عجیبە، یعنی تۆ بێ وڵا پارەی کۆمەڵک شت هەیە لە داهاتی سلێمانی بدرێ و ئەوەی تر لە داهاتی هەولێر ئەوەی تر لە داهام هەمان یعنی تێناگەم
تۆ وڵاتێکت هەیە لە 3 پارێزگای 4 پارێزگای یعنی تۆ ئەم داهات و ئەم جیاکاری خۆتۆ خۆ نەخۆتا فیدراڵی نیکاکە تۆ ئەسڵەن خۆت بە هەموو حکوومەتەکەتەوە فیدراڵەتێکت هەیە لە چاو لەگەڵ عێراقا یعنی ئەم جیاکردنەوەی داهات و کۆمەڵک شتێ زۆر سێر ینی بەڕاستی ئەمانە دەبیستی لە هۆکارەکانی خراپبوونی بارودۆخی تەندروستی لە سلێمانی سیر بکەین بەدڵنیایەوە هۆکارەکانەوە یعنی تۆ تا ئێستا هەولێر تەندروستی سلێمانی بخۆی نازانێ یعنی تۆ سیر کە لە قسەکانیانەوە دیارە لە قسەکانیانەوە دیارە تۆڵێ لە بودجەی ئەم شتانە لە بودجەی لە داهاتی خاڵەسنووری و نازانن چی دابینەکە یعنی ئەمە یعنی هەندێک شتە بەڕاستی جوان ناکەوێت تۆ هەر بۆ ڕاگەانیش باز کرێمە کە خۆیان لە ژێرەوەوان نابێ بێنە سەر ڕاگەاندن ئەمانە نای باز بکرێت چونکە عیبەیە یعنی تۆ عیبێ باسی کە حکوومەتی یەکگرتووکەی باسی ئۆکێ وەڵامە لە بودجەی داهاتی ئەوێ و ئەمە داهاتی و یعنی من تێناگەم ئەمە شتانە زۆر شتێکی ناشرینە بەڕای من وەک ئەوەی کە هەم بەڕێستان و هەم بەرپرسانی تەندروستی سلێمانی ڕۆژانە داوای دەکەن ئەگەر بڕیارە حکوومەتی هەرێم ئەم کێشانە چارەسەر بکە و چارەسەری کێشەکان ڕاستەوخۆ لە ئەستۆی حکوومەتی هەرێمە بۆچی حکوومەتی هەرێم هەر لە سەرەتاوە نەیتوانیوە ڕێگری لە دروستبوونی ئەم کێشانە بکە لە کاتێکدا کە بەرپرسانی تەندروستی لە چەند مانگێک لەمەوە بەر هۆشداریاندا لەبارەی نەمانی دەرمان و پێداویستی پزیشکیەوە بۆچی هەر ئەو کات خەمی لێ نەخوارد وەڵاوە بێ و پرسیارە لە حکوومەت خودی خۆی کە یعنی تۆ ئەگەر حکوومەت تۆ ئەمان نازانم تۆ بڵێ بۆ ماڵ و مناڵی خۆشیان بە هەماشیەوە بنیانی بە جددی پێشەوەی شتێ ڕووبا کە قەزیە ڕووبا بیریان لێ نەکرد بێتەوە کێشەی ڕووبا یعنی تۆ بڵێ هەر لە ئاساس ئەم حکوومەتە تاک بە تاکی ئەم کوردەوە مناڵی خۆی سیر کات یان نا یعنی تۆ بە جددی من ئەمێ و پرسیارەکەمایە لە وڵاتی لە ناو عیلەکەی خۆیانە ئەگەر یەکێکی ئەمزان نەشتەرگەریە پێشتر ئامادەکاری بۆ ناکەن پارەی بۆ کۆ ناکەنەوە هەوڵی بۆ نادن باشی شوێن لە کوێ چارەسەرکەن ئەی باشە لە ناو حکوومەتەکەی خۆیانە ئەم خەڵکە هەرم خەڵکەیە کاکە دەنگی پیاوە خۆڕام خەڵکێشە بەرگریان لێگا خۆ تۆ گەر خەڵک نەبێ ئەمان کێن بە جددی یعنی ئەمان کێن ئەگەر خەڵک نەبێت بۆیە نابێ بیلا بەرژ لە کێشەکانی ئەم خەڵکەش بکەنەوە لە تەندروستی ئەم خەڵکە بکەنەوە ئەکرێتەوە هەرو پێشمەرگەی کە بەرگری لەم کوردستانەکە بەرگری لەوانەکە تۆ مناڵەکەی بێت لە ناو نەخۆشخانەکەی ئێمە دەرمان نەبێت بۆ فەحسبی نێرمە دەرەوە یعنی ناکرێت بە جددی ئەم شتانە حق خۆیەتی بە جددی کار لەسەرەوە بکرێت بودجەیەکی تایبەت بۆ تەندروستی دابین بکرێت ئیتر ببێ هەر کێشەی ڕوەدا ناوێ بودجەیەکەم بکرێتەوە ئەبێ داواکردن و بەم هۆشداریانە حکوومەتی هەرێم بە ئاسانی دێتە سەر هێڵ بۆ چارەسەرکردنی کێشەکە یان هەروەکو جاری ڕابردوو کات بەڕێکردن کۆمەڵێک نەوەڵا من پێم وایە نەوەڵا من گومانەکەم حکوومەت بۆ ئاسانی بێتە سەر خەت چونکە دەیان جاری تر هاوارمان کردووە بەڕاستی دەیان جارتر و کێشانە دروست بووە بەداخەوە وەک پێویست ناتۆتە سەر خەت بۆیە یعنی ئێستا ئەچی لای برادرانی ئەو لا ئەڵێ وڵا حکوومەت خۆلژێ دەسیێمەیانی حکوومەت لای یەکێتیە بێکێتی ئەڵێ وڵاکە کە حکوومەت خۆلای پارتیە ئەم دەسەڵاتدار ینی هەندێک شتێ بە جددی تۆ نازانێ ئێسڵ چی لێکێ من پێم وایە دوو ئیدارەی زۆر لە وەزا باشتر بوو هیچ نەبێت تو ئەتوانی یەخەی کێ بگری ینی بەکێ بڵێ کە مشکلەکانی لەگەڵ کیە ئێستا لەگەڵ هەر کەسێکیان قساکەی ئەندام پەرلەمان هەیە زۆر عجیبە ینی ئەندام پەرلەمان لەسەر دەنگی میلەتە هاتووە ینی بە شێوازی قساکە ئەڵێ دوو حکوومەتی زۆر جیاوازن ینی ئەمە لە وڵاتێکی تر بێ عیبێکی زۆر گەورەیە تۆ ئەندام پەرلەمانی ئەم وڵاتەیە کە چی شێوازی قسەکردنی وەگەوای کە دوو حکوومەت بێت کە دوو حکوومەتی ڕکابەیش نەک دوو حکوومەتی دۆست یعنی بەو شێوازە قساکرێ ینی ئەمە زۆر عیبە ینی ئەمە کێشەمە لەوەدا ئێستا ئەمە هەر شتێکەکەی تەندروستی سلێمانی بەرەوچی هەنگاوانێت خۆی تەندروستی سلێمانی ئەگەر کاربەدەستانی ئەم وڵاتەنیان بەدەنگیەوە و بە تایبەتی من پێم وایە شارەکانی تری تر ئەویشە ڕووخێت ئەویش کەتی گشتی بەتەواتی لاواسە بێت کەتی تایبەت بەتەواتی ڕاستە بێتەوە ئەو کاتە نەحکومەت باکێتی طبعاً خۆ تۆ خەڵک کە هەمووی ڕووی لە کەرتی تایبەت کرد ئیتر کۆمەڵە خەڵکی فەقیر و هەژارە مێنێتەوە کە ئەویش لەوانەیە توانێت قسەکردنیشی نێ بە شێوازە نەتوانێت دەنگی شەڵ بڕێ ئەمانە پێویستیان بە کەرتی گشتیە بێت کە کەرتێکی زۆر هەستیار کە کەرتی شێرپەنجەش خۆ تۆ کەرتی شێرپەنجە تێچووەکەی زۆر گرانترە وەک لە کەرتەکانی تری تەندروستی کەرتی شێرپەنجە شەروە گەولێری لێ دێ و کاتە خەڵک ناچارە بێ لە دەرەوە بیکرێت یعنی تۆ لە هەولێر بۆ نمونەیە لە شارێکی ترە لەوێ چۆنە خۆ تۆ دکتۆریات خۆی وتی دوێنێ ئێمە لە بەرنامەیەکە باسی کرد وتی نەفسی دەرمان کە لێرە نییە لە هەولێرش نییە یعنی هەمان کێشەوە هەمان مشکلە هەیە بۆیە من پێم وایە کێشانەکانی ئەوێ هۆشداری نادەن بە حکوومەت
بەڵا ئەوە بێ لە خۆیان پرسید ینی بەڕاستی من نازانم بۆ خۆشایی نادی لەوانێ لەو دیان کەمتر لەسەر بێ لەوانەیە خەڵکوانی کاچێتە کەتی تایبەتەوە نشێتە کەتی گشتی لەوانێ بان قەستیش کۆمەڵی خەڵک ینی سوودمەند بن لەوە ینی ئێستا من بلێت نەشارمەوە من ئەگەر خەمی خەڵکم نەبێت ئەسڵ حەزەکەم خەشخانە خستخانەکەی من هیچ نەخۆشی تیان نەبین بێت هەموو بێتە کلینیکی تایبەت یا نەخۆشخانەی تایبەت بکەمەوە حەزکەم ینی حەزکەم کەس نەچێ بۆ خستخانەی گشتی نێت بۆ خستخانەکەم لەولا بێت بۆ خستخانەکەم لە کەتی تایبەت. زۆر سپاس دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی جەمال ئەحمەدی منداڵان. سپاس بۆ ئەو دەرفەتە بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش سپاسان لەگەڵ بێت.